لە ڕاستیە کتێب خوێندنەوە ئەوەندەی لەسەر وتراوە شتێکی تازە ناوترێ، بەڵام ئەوەی کە تازەیە بوترێ بە نسبەت خوێنەری ئێمەوە پێم وایە ئەوەیە کە خوێندنەوە فعلێکی تاکە کەسیە، یعنی ئێمە خۆمانین لە کاتی خوێندنەوەیە. ئەو کاتێک کە کتێبێکە خوێنینەوە ئیتر ئەوە ئێمە ڕاستە خۆمان دەوڵەمە نەکەین، بەڵام دەبێت ئاگاشمان لەوە بێ کە ئەم کتێبە کۆنتترۆلمان نەکە بە جۆرێک نەکەوینە ژێر کاریگەریەکانی ئەم کتێبە کە ممکنە کتێبی خراپ بێ، یعنی وەک چۆن هەموو شتێک باش و خراپی هەیە، کتێبی زۆر کارە سەتاوی هەیە، کتێبی زۆر خراپ هەیە لە مێژووی مرۆڤایەتیە. بۆیە خوێندنەوە پرۆسەیەک نییە بۆ ئەوەی ئێمە دەقێکە خوێنینەوە کتێبێکە خوێنینەوە ئەکەوینە ژێر کاریگەری. خوێندنەوە فعلێکی تەفاعولیە، کردارێکی تەفاعولیە لەگەڵ کتێبەکەیە. خوێنەری زیندوو و خوێنەری ڕاستەقینە. ئێمە خوێنەرمان هەیە و ناخوێنەرمان هەیە. من ناوم ناوە ئەوانەی کە ئەخوێننەوە واکەونە ژێر کاریگەری خوێندنەوەی خەڵکی تر. مەسەلەن کتێب هەیە ناوبانگێکی زۆری دەرکردووە لە ناو خەڵکە، وەختێ کتێبەکە ناوبانگێ بیستی بە نوعێک باسەکرێ، وەختێکی خوێنیتەوە هەستەکەی جیاوازێکی زۆر گەورە لە بینی ئەو خوێندنەوە ئەمە هەیە. ئەمە پێوترێ بەدحاڵی بوون و پێوترێ خوێندنەوەیەک کە خۆی لە ئەسڵی کتێبەکە نەگەیشتووە. ئەنجا مشکلەیە کە ئەم تێنەگەیشتنە ببێ بە مۆدێل. من دژی خوێندنەوەی جیاواز نیم لە ڕوانگەی جیاوازەوە اکتشافی دیوی جیاوازی کتێبێک بکەین، بەڵام خراپ لی تێبگەین جایە لەوەی کە دیوی جیاوازی ببینین. دووشتی تەواو جیاوازن. لێرە خوێندنەوە کردارێکی مرۆڤێکی تاکی زۆر چالاکە، خاوەن زاتێکی بەقووەتە، ئەکەوێتە ژێر کاریگەری هەندێک جوملە، هەندێک بیرۆکە، هەندێک مەشهەد، هەندێک سوورە لە کتێبێک، بەڵام لە هەمان کاتا لە لەگەڵ هەندێک شوێنیان شەڕی لەگەڵەکە، لەگەڵ ئەم نووسەرەیە، لەگەڵ ئەم کتێبەیە شەڕەکە. نەعام فکرێ دوان نییە. لە شوێنێک تر ممکنە قەنەعەت کاتەوە، جاری وایە کتێبەکە تەواو کاڵ لەم کتێبە لە فڵان شت هەندێکی پێکاوە، لە زۆربەی شتەکانی تر نەیپێکاو. ئەمە خوێنەرە. ئەوی تری کە ئەخوێنێتەوە پێی وایە بە هەموو شتێکڵێ ئۆی زۆر مهمە. ئەمە کاکە ئێمە تەوەجوه و فکر و ئایدۆلۆژیای جیاوازمان هەیە کە کتێبی ئینتاج کردووە. باشە ئەکرێ ئەمڕۆ دەقێکی ئاینی بخوێنێتەوە بە لە سەدا سەد کەوتە ژێر کاریگەری و کتێبێکی زۆر داهێنەر و ئەوە گەورە بێ، لە سبەینێش کتێبێک بخوێنێتەوە کە لە دژی ئەو ئاینە و دیسانەوە پێوە بە کتێبێکی زۆر گرنگە. ئەمە پێی ناوترێ خوێنەر. ئەمە پێوترێ کاینێکی دەستەمەوە داماو و ئەوە نەخوێنێتەوە باشترە، چکە بخوێنێتەوە کارەسات دروستەکە. ئللا ئەڵڵاهوممە ئەگەر خوێندنەوە لە نەتیجەی خوێندنەوەی زۆر ئەگەر حاڵەتێک ڕووبدا و ئەم کائینە ببێتە کائینێکی زیندوو، خوێنەر دەبێت ئاگای لەوە بێ نەکەوێتە ژێر کاریگەری خوێندنەوە مۆدێلەکان. ئەمڕۆ مۆدێلی فڵان نووسەرە، ئەمڕۆ مۆدێلی فڵان کتێبە، ئەمڕۆ مۆدێلی ئەمە کارەساتە. کارەساتێکە کە ئەمە خوێنەر ئینتاج ناکە، ئەمە عەقڵێکی زیندوو ئینتاج ناکە، ئەمە عەقڵێک ئینتاج ناکە کە بتوانێت خوێندنەوەی تر بۆ کتێبێک بەرهەم بهێنێ و لەسەر ئەساسی ئەو کتێبەش ممکنە درێژە پێ بدا و داهێنانی تیا بکە. واردە هەر خوێنەرێک واردە سبەینە خوێنەرێکی باش، نووسەرێکی باش بێ، بەو معنایی کە باشترین نووسەرەکان باشترین خوێنەرەکانن. نووسەر ئەو کەسانن کە زۆرترین کتێبیان خوێندوتەوە لە بوارەکانی خۆیانە، ئیتر هەر کەس بواری خۆی. ئەگەر لە منە پرسی چ کتێبێک کاریگەری زۆری لەسەر ژیانم هەبووە، ئەم پێشەکیەم بە زەڕوتر زانی لەوەی کە باسی خۆم و ئەزمموی خۆم بکەم. من کە خوێندنەوەم دەست پێ کرد، مناڵی خێزانێکی ئاوارە بووم لە خێمەیەکە، لە پۆلی یەکم لە ناو خێمەیە تەواو کرد، پۆلیەکی سەرەتایی. لەوێوە من دەستم کردو بە خوێندنەوە. ئیتر کە پۆلی یەکم تەواو کرد، چیم دۆست کەوت پێ خوێندومەتەوە. یەکەم کتێبێک کە دەستم کەوتووە توانم بە کتێبێک داینم کە خوێندومەتەوە، کتێبی خوێندنەوەی پۆلی دووە کە وەرگیرا. من نەچووم بۆ دەوام، 2 ڕۆژ لە ماڵ بووم، کتێبەکەم 4-5 جار لەسەرێک خوێندەوە هەمووی. لەوەوە ئیتر من چیم دەست کەوت بێ خەریکی خوێندنەوە بووم. یەکێک لەو کەسانی کە کاریگەری گەورەی هەبووە لەسەر ژیانم بۆ خوێندنەوە یارمەتی داوم بۆ خوێندنەوە. بۆ سەردەمانێک پیاوێکی نەخوێنەوار بوو کە باوکم بوو، پیاوێکی نەخوێنەوار بوو، مامۆستای گەورەمە لە سیاسەت لە نیشتیمان پەروەردەیەتی لە قیەمەکان. ئەڵبەتە دایکشم لەو قیەمانە
شەریکە و پێکەوەن بەڵام لە خوێندنەوە باوکم پیاوێکی نەخوێندەوار بوو ئەچوو کۆڤار و ڕۆژنامە و شتێنایەوە و دانیشە بۆم بخوێنەوە ئەمەش یارمەتی دام تا سەردەمانێک کە ئیتر کەسێکی تاک و جیاوازوانە لێ دروستەکە ئیتر ئەترسن ئەمە بە ئاراستەیەکی ترا بڕوە ئەم حکایەتە ناگەڕمەوە لێرە بەڵام ئەو کتێبانەی کە کاریگەریان زۆرە بۆ لەسەر من زۆرن لە ڕۆمان ئەتوان پێت بڵێم ڕۆمانێک هەیە ناوی میرامارە کاریگەری زۆر هەیە بۆ لەسەر من هی نەجیب مەحفوظە ڕۆمانێک هەیە بە شەراکەت عەبدوڕەحمان منیف و جەبرا ئیبراهیم جەبران و سیوانە عالم بلا خەرایەت ڕۆمانێکی موهیمە بەلای منەوە قسە زۆر لەسەر ڕۆمانەکانی ترێکرێ بەڵام لەسەر ڕۆمانی نەکراوە ڕۆمانی تری هەیە زۆر گرنگە بایەخی نەدراوەتی لەو خوێندنەوە مێگەلەی کە باسمان کرد یەکێک لەو کتێبانەی کە زۆر گرنگە خەڵک بخوێنێتەوە خەڵک لە جیهانە غەڵەت خوێندوێتەوە کتێبی میرە میری مەکیاڤیلی میر و مەکیاڤیلی ڕێک 100% پێچەوانەی ئەوەیە کە لەسەری وترێ 100% هیچ ئەم لاولایەتیان نییە الغایە تبرر الوسیلە فەلسەفەیەکی زۆر گرنگە لەناو فکری مەکیاڤیلیە ڕێک بە پێچەوانەوە هەڵگەڕاوەتەوە زای من لە پرۆژەیەکمە ئیشی لەسەرەکەم ئەگەر بین الغایە تبرر الوسیلە هەڵگێڕینەوە بیکەینە الوسیلە تبرر الغایە چی لێکەوێتەوە وەنا کتێبەکان زۆرن یەکێک لەو کتێبانی کاریگەریان لەسەر بۆچوونی من هەبوو ئەوە لامونتەمیەی کۆڵن ویلسن بوو کتێبی تر زۆرن کە کاریگەریان هەبووە لەسرم بەڵام لە ڕاستیە بۆ هیچ جارێک من نەکەوتومەتە ژێر کاریگەری لە 100% هیچ کتێبێک و من لە ڕەفیقەکانی خۆم لە جیلی من لەنەوەی من نەوەی ئەوەی هەفتاکان کۆتایی هەفتاکان لە سەرەتایی بووین و ئیتر لە 80 بە دواوە چووینە ناوەندی خەریکی خوێندنەوە بووین ئەو وەختە عیب بوو خەڵک مارکسی نەبێ عیب بوو مارکس و لینین و جگە لەوانە زیاتر بخوێنیتەوە عیب بوو من ئەو وەختە متهم بووم بۆی فرۆید و ئەفلاتۆن و هەمینگوەی و ڤۆڵتێر و ئەوانە مەخوێندەوە کە ئەمە عیب بوو حادسەیەکت بۆی گەڕمەوە کە لە شاخ ڕوویدا برادرە کە ئێستا وەفاتی کردووە شانۆگەرێکی سارتەرم پێ بوو شانۆگەرێکی بچوو بوو وتی ئیجازەیە کتێبەوتم فەرموو ئەوە سەرێکی کرد و فڕێدایەوە وتیەوە تو عیب نییە سارتەرە خوێنیتەوە یعنی عیب بوو بخوێنیتەوە وەکو نەوعێک لە تاوان بوو ئەمە چییە ئەمە ئەو عەقڵە جەمعیەیە کە ئینسانە بێتە بەشێک لەو مێگەلا پێڵێن عیب ئەمە بخوێنیتەوە ئەڵبەتە حکایەتەکە دوور درێژە سەر ناشێنم منیش حەپەسام وتم ئەی تو عیب نییە سارتەر ناخوێنیتەوە ئەی کوڕی باش خوێندنەوە عیبە نەخوێندنەوە عیب نییە تۆ قەرارت داوە تۆ زانی هاوڕێوە زۆر خراپە بۆ فکری نازام چی و وتم ئەم فکرەی تۆ ئەوەندە داما و زەلیل و زەعیفە لە شانۆگەرێکە ترسێ شانۆگەرێکی خاتە لەرزین هەر فکرێک هەر ئیمانێکی پتە و بە بگشتی بۆ ئەوەی ئیمانێکی پتە و بێ بۆ ئیمانێکی ڕاستەقینە بێ دەبێت ناو بەناو بخرێتە بەر ئاگری گومان من هەموو جارێک تشبیهەکەم بە ئاڵتون ئەگەر لە ئاگر نەدرێ ساف نابێ ئیمان وایە ئیمانە سابتەکانمان قسە لە ئیمانی ئاینی ناکەم لە ئیمانی ئاینیەوە تا ئەگاتە ئیمان بە هەر فکرێکی تر ناو بەناو نەکەویتە بەردەم گومانەوە نێخێتە بەردەم گومانەوە لە ئاگرەکەی نەدەی ناتوانێت بێتە ئیمانێکی ڕاستەقینە بێتە ئیمانێکی سلوکی پێی ڕاهاتووی و عادەتە ممارەسەیەکێکی وەکو عادەت یان خەڵکواکەن منیش واکەم یان وەجاهەتێک مەداتێ مەسەلەن لە گەڕەکێکا فڵان ئەگەر وەکو قوڕانی گەڕەک بکە ئیتر کوڕی چاکە ئەگەر وەکو ئەوان نەکا ئیترەوە مەلعونە بۆی ئەم ئیمانت بزانی دروستە ئیمانێکی پتەوە لە ناخە پەیوەندی بە تێگەیشتنەوە هەیە نەک پەیوەندی بە عادەت گرتن و یان تێگەیشتنی جەمعی و مێگەلیەوە دەبێت ناو بەناو لە بەردەم گومانی بدەی باش تۆ لە شانۆگەریەکە ترسی ئەم فکرە گەورەیەت لە ئیتحادی سۆڤێتی و سینەوە حکومەکە داگاتە کوبا ئەو وەختەوا بوو لە شانۆگەریەکە ترسی ئەم فکرەی تۆ ئەڕۆخێ ئەوە نیقاشێکمان بوو ساڵی 1970 بەڵام دیسانەوە گەڕێمەوە سەردار چی خوێندوتەوە سەردار یەک کەسە نەتیجە ئەکرێ لە شوێنێکا پێکابێتی لە 10 شوێنانەی پێکابێ بەڵام ئەوەی سەرەتاوتم من هیوادارم بینەرانی بەڕێز تەرکیز لەسەرەوە بکەن و تێبگەن کە خوێنەر زاتێکە دووبارە کتێب ئینتاجەکاتەوە کتێبێکی خوێنێتەوە
شەڕ لەگەڵ ئەو نووسەراکە تۆ بۆ تەلقین ناچیتە بەردەم نووسەرێک شێخ نییە و تەلقینت کە شێخ نییە قەرارت دابێ پێشوەخت بچیتە بەردەستی ئیتر ئەو چیوت تۆ تەلقی نەبیت و ئەوەڵیتەوە چووکە شێخەکان زۆرن تۆ لە نەتیجەی هەمووشی لەبەردەستە سەوەکو جاران نییە بە دوای کتێبەکە بگەڕین ئێستا ئاوایەگەکەیت و کتێبەکە دێتە ناو مۆبایلەکەتەوە ئەی لەناو هەموو شێخەیە بیتە موریدی کامیان ئەکرێ هەر ڕۆژێ موریدی شێخێبی خۆت شێخ بە من دوا قسەیەکم کە بۆ خوێنەرەوە یاڵم خۆت شێخ بە خۆت شێخی خۆت بە خاوەنی ذاتی خۆت بە ئەو وەختە دڵنیام لە خوێنەرێکی ئاسایی دەرەچی ئەبیتە خوێنەرێکی فاعل لە خوێنەرێکی فاعل دەرەچی ڕەنگە بیتە نووسەرێک هەر هەموو نووسەرەکانی ئێمە بە منیشەوە بەوانەی لە منیش گەورەترن هەمومان تێپەڕێنی